خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەم شەو لە گفتوگۆیەکی جیاوازدا لەگەڵ بەڕێز دکتۆر فاروق ڕەفیق توێژەری هزری فەلسەفە باسی کۆمەڵێک بابەتی جیاوازەکەی. باسیەوەکەین ئێمە لە حکوومەتداری و لە دەوڵەتداریە لەکوێی دنیاە. هەرێ بەڕاست توانیمانە لەسەر لانی کەم ڕێزکەی وڵاتانی دواکەوتوش لەسەر پرسی حکوومەتداری کار بکەین. بۆچی هەر کاتێک ئێمە نەمانتوانی بگەینە دەرەنجامێک بیر یاخود بیر لە ڕابردوو یان خۆزگە ئەخوازین بۆ ڕابردوو ئەوانەی کە لە ڕابردوو بەدەستمان هێنا و ئەچینەوە سەر خاڵەکانی پێشوو. پەروەردەی تاچی ئێمە لە زانکۆ لە مەکتەب لە ناو خێزانە لەکوێی پەروەردەی پێشکەوتووی دنیاە. ئێمە ڕەنگە لە دیکۆرات و ڕەنگە لە جەمالیاتە لە پێشەوە بین، بەڵام ئایا لە ناخ و لە پێشکەوتن و لە تێگەیشتنیشە لە پێشەوەین لە دوو تەوەری جیاوەدا لەگەڵ بەڕێز دکتۆر فاروق ڕەفیق ئەم بابەتە گفتوگۆکەین. بەڕێز دکتۆر زۆر سپاس. سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئەم هەلە. سپاس بۆ بەڕێستان. لەوە دەست پێ بکەمە بەڕاستی بەڕێز دکتۆر مەسەلەن ئێمە لەکوێی حکوومەتداری دنیاین مەسەلەن لە سیستمی دنیاە کۆمەڵێک پێوەەر هەیە مەسەلەن ئەوروپی هەیە وڵاتانی دەوروبەرمان هەیە ئێمەی کوردیش حکوومەتێکمانێ ئێمە بەڕاستی لەکوێ ئەم دنیاە. پرسیارێکی زۆر جوانە. دەست پێشەوە بە من یەک ملاحەزە بەمەژەوەی کە من وەکو باحثێ قساکە من سەر بە هیچ لایەنێک و هیچ حیزبێک و قەت نەبووم و ناشبم. باشە ئینتیمای سەرەکیشم بۆ کۆمەڵە پرەنسیپە زایدە نەتەوەکەم باشە تاوای فەخریت. شتێکی خۆش بە نوکتەیەک دەست پێ بکەم. کۆڕێکم هەبوو لەسەر حکومڕانی ڕەشید گود گەڤەرنەنس بە ئینگلیزی بۆ بینەرە ئەو بەڕێزانی بەشدار بوون تیاوتم 11 تا 12 پرەنسیپ هەیە لە حکومڕانی ڕەشیددا. ئێستا عەرزتان یەکەم یەکێکتان لەم حکومڕانی ئێمە بینیەوە باشە ئێوە گرەوەکەتان بردوێتەوە باشە دڵخواز چیتان بێ بۆتانەکەم دڵخواز باشە دوایەوە کە شەرحم کرد وتم یەکدانم پرسییم بنێ لەم حکومڕانیە هەبێ لە 12 دانە ئێمە سێنجیۆنە ئەکاونتەبڵەتیە بەرپرسیارەتیە باشە فەزای گشتیە لۆ ئەن ئۆردەر ینی قانون و ڕێخستنە کۆمەڵێکن 11 تا 12 کرایتریان یان میقیاسن لە هیچیانان نیە لەم حکومڕانی ئێمە لە هیچیانان نییە. هۆکەی چییە؟ هۆکارەکەی چی؟ بەڵێ لە ڕاستیە هۆکارەکەی وەیەکە ئێمە لە ڕابردووە جارێ من 2 ساڵ پێش کتێبێکم هاتە دەرەوە وێرانە خاکی شۆڕژگەڕان لەویا بە تەفسیل لەسەر کۆمەڵێ لەم کێشانە وەستاوم. هێژێنەوانە لە ڕاستیە بریتە لە خیابی سیاست. کاکێزانە ئێمە هەندێک نووسەرمان هەیە بێتاقەتی ئەوون کە گوایە سیاست ئێمەی خواردووە خۆی لە ڕاستیە بێ سیاست ئێمە تیا چوین سیاست نییە ئەمەی کە ڕوەدات باش نیە مەسەلەن حزب دێت وەکو مؤسسەیەکی مۆدرن خۆی دێت لە باتیەوەی ئامڕاز بێت لە پرێکا بێ بە ئامانج خۆی دەبێت ئامڕاز بێ بۆ کۆمەڵی ئامانجی نەتەوە و جواتەکە وانە تاقیوەکردنی سیاسەتە تاقیوەکردنی کارکتەری ئینسانەکانە وڵاتە ئیدارەکردنە هەتا دوایی لە پرێکا خۆی ئەچێتە چەقی گرنگی پێدانەکەەوە هەچ کاتی حیزب وای لات وشەیەک بەکارێنە من خۆم بەکاری نایانم بەڵام ڕەوایەتی ڕەنگە ڕەوایەتی بێژ حیزبۆکراسی و بەکارێنە برادەر ئەندێ نووسەرمانەیە وچە زیانی چی ینی حکومڕانی حزب من بە کولی لەگەڵ ئەوانیم کە هەموو دەسەڵاتێکی بێ تەمان ئێستا حیزب لە جیهانیشە لە قەیرانایە سەیری کە کۆماریەکان ئێستا دیموکرات حزبی دیموکراتەکان لەم ماوەی 3-4 سیمینارمە بێ لە ئەمریکا باشە کۆنسەرڤەتیڤەکانی بەریتانیا ینی حیزب خەریکە ساحەی سیاست داگیرەکە فەزای گشتی لە غەربیشە کە شوێنی سیاسەتێکی دۆ شوێنی هاونیشتیمانی گرتەوە کێشەیە تۆ ئەبوایە لە لەحظەی یەکەمە تەمەمە ڕابردوو وازی لەبێنە بە 30 ساڵی ڕابردوو کە ئەم ئەزمونە هەیە و ئەم ئەزمونە من مهتەم بم پێی بۆیە من سێ کتێبم لەسەر نووسیوە لە ڕاستیە
یەکەم شت دەبواە گرنگی بە هاونیشتیمانی بە ئەوەی کە لە چەقی هاوڵاتی سنتەر بوو نەخیقەت ئێستاش کە قسەکەم لەگەڵ تا سنتەر نییە باشە ئێستاش بەرژەوەندی کۆمەڵی بەرژەوەندیە لە دەرەوەی هاونیشتیمانی قەت هاونیشتیمانی ئەوەی کە بەڕز پێوە هاوڵاتی لە سنتەرانە بووە کە نەبوو مانای سیاست نییە یەک دووەم کە هاونیشتیمانی لە سنتەرانە بوو باش مانایەوەیە کە خەڵقانێک قساکەن لە بەرژەوەندیکی دیکە و لە شوێنێکی دیکەوە قساکەن پەیوەندیێکی بە جواتەکە نییە چون جواتەکە لە چێ پێگێ لە هاونیشتیمانیان پێک دێت ئازادی ئەوان کەرامەتی ئەوانە پرسیارە سیاسیەکانە بن ئەوانە پرسیارە قانونیەکانە بن کە تۆ ئەو ئەەکەی بە قوربانی کۆمەڵە بەرژەوەندی هێزی دیکە معناە تۆ ئەوت پراوێز خست کە تۆ پراوێز خت شتێ نامێنە بە ناوی سیاستەوە من وەکو کۆماری خوازێک باشە ئەمە یەکەم جارە ماڵێ بچکۆمتر وە گەیشتەوە بێ بیڵێ وەک کۆماری خوازێ لای من باشە قانون گرنگە بەس هاونیشتیمانی دەو گرنگترە هاونیشتیمانی گرنگە کابێ محتەمی پێ ئازادی هاونیشتیمانی گرنگە کەرامەتی هاونیشتیمانی گرنگە طبعاً کاکە ئەزیزەکەم لە ماوەسی ساڵی ڕابردووەمە نەکراوە ئۆکەی سەیرێکی دەوروبەرەکە بکە لە هیچ جێکێ لەم دەوروبەرانە ئەمەش نییە کە منێڵم باشە خۆ ئێمە پرسیارەکە ئەمە لەوەش جیاوازین نه ئەزیزم بیستم باڵە نەگات ینی ئێمە تقریبن سەر بە هەمان ئەو میراتە ئیستبدادین کە لە خۆڕەڵاتی ناوەڕاستا هەیە معنا ئێمە بە هەر چواردەوری خۆمانە سەرکەین ئێمە لە ئیستبداد زیاتر لە ستەمکاری زیاتی چکە نبینین ئێمە دەمانتوانی بۆ دەمانتوانی مۆدلێکی جیاواز ئەمانتوانی من ئەوانە لەبەر من لە 2005 گەڕاومەتەوە ئەوەنە توانای ئینسانی کورد دەبێنێت کە ئەمانتوانی ئەوە بکەین ئەمانتوانی مۆدلێکی تازە بێنین بەڵام لە خەڵقە ئازادی خوازەکە لە خەڵقە سەربەخۆکە درا باشە کرا بە قوربانی کۆمەڵە کەسانێک ئەگەر شتی خراپیش بڵێن مادامێک سەر بە ئێمەیە وچز یعنی ترایبڵیزم بە ئینگلیزی یعنی قەبیلە گەرایی عەشیرەت گەرایی باشە ئەمە پێچەوانەی مەدەنیەتە ئێمە ماتوانی مدینەیەکی فازیلە لێرە دروستکەین با ئەگەر بەڕێزت بڵێ چی کە لەم ناو دروستکە لێرە دروستی گۆبەز لە ئەفریقا دروستکراوە ڕاوەندا ئەزانی بەڕێزت دوانێ ڕاوەندا لە 94 هەڵم نەکرد بێ جنساتیان ڕوویەوەنە لە بینی هیوت سوودوت توسی باشنێ ماڵوێرانێکی ملیۆنە کەس تیاچوەنە وڵاتەکە تحتیم بوو ئێستا زانی پێشکەوتوتین وڵاتی ئەفریقیە باشە پێشکەوتوتین وڵاتی ئەفریقیە بۆ کاریان بەچی کرد هاوڵاتی سنتەر بوو سیاست سەرکردەیەک هات باشە وەک وا بۆ بڵێ بە ئینگلیزی ئینەف ئیز ئینەف بەسە تا ئێرە و بەس ئێستا ئێمە بین وڵات بیناکەین ئێمە گەیشتوینەوە شوێنەکە بڵێن ئینەف تا ئێستا نەگەیشتوین ئەبێت بەداخەڵمەواڵم بەڵام ئێستاش من کتێبێکم هەیە یەک کاژمێری ماوە بۆ نیوەشەو باشە ئەو کتێبە 2009 بوو زانی بۆچی بۆ ئازیزم ناونیشانەکەی لەباتی ئەمە بخوێنرێتەوە و گفتوگۆ بکرێ و بۆ ئەم نووسەرەڵەیە کاتژمێری ماوە زەلامێکی نابۆزە تەلەڤیزۆن لە یەکێ لەو تەلەڤیزۆنانە باسیەکە کە ئەم کتێبە دزراوە چۆن کتێبە دزرێ وەڵا لەبەرەوەی بەمە باسی کووردە سەر لەبەری کتێبەکە باسی تەحلیلی ئەزمونێکە کە لە 1992 دامزراوە دزرینی چی باسی نووسەرێکیەکە لە شۆستەکانە دیوانێکی بە و ناونیشانە قەسم لە چی بە من بەو جێڕایەوە هاوڕێ قەسم لەوە بوو لەباتیەوە جۆ لە باحیزەکانە بگری باشە کەسێک کە نەباحیزە نەنووسەرە باشە نەخاوەن نەزەرە ئەیهێنیت هێرش بکاتە سەری ئەزیزم جۆ بگرە ئەزیزم جۆ بگرە و بزانە بە ئارگومنت جواب بدەرەوە ئێشتا یەک کاژمێری ماوە بۆ نیوەشە و هێشتا دەتوانین بگەڕینەوە و تاقە گەلێک هێشتا ماوە بەڵام لەسەر ئەم منوالە لەسەر ئەم خەتێکی ئێستا هەیە باشە یەک کاولکاری گەورە بەڕێوەیە ئەوژەوەیە کە لە دوجارە دەمن خەڵکێکی ئەوە بۆ کوێمانە بە بەڕێز دکتۆر ئەم دۆخی ئێستا هەمانە مەسەڵەن زۆر کە زەڵێ 30 ساڵی حکومڕانی و ئەزمون و باسی ئەزمونونەکەمانەکە زۆر جارەڵێ ئەزمونە مەترسی لەسەرە و هەر بەڕاستی مەسەلەن مەترسیەکان چین یعنی مەترسی ئەم ئەزمونە خۆیەتی ئەزمونەکە خۆیەتی ئەزمونەکە خۆی مەترسیە لەسەر خۆی وەرەمەکە لەناو خۆیە طبعاً لەناو خۆی ینی تۆ 30 ساڵە نتوانێەوە شتێ بینا بکەی کە بتوانێت
پێی بژی بتوانێت بێتە سەر پێ لەسەر خۆی یعنی چی هەمووی دارتانڕ دێ و شارەتانی بەڕێزت دات زۆربەیە چێتە بابی ناچێت بابی جددی بوونەوە لە ڕاستە ئەزمموی ساوای چی 30 ساڵ وڵاتیە بیناکەی باشە ئەو تا ڕاوەندان بنمونە دەستکەین بەهێنانی کۆمەڵە نمونە لە ئاسیا لە ئاسیاش باشە لە ئاسیاش بە هەمان شێوە لە خواروی ئاسیاش نمونەمان هەیە لە ئەفریقا نمونەمان هەیە ئەزیزەکەم با ئەم بەرنامەی من و تۆ وەکو ئینزارێ سیر بکرێت باشە تەمان مێژوو لەسەر کەسمان ناوەسێ باشە ڕوتی ڕووداوەکان لەسەر کەس ناوەسێ باشە گورزی تاریخی زۆ قورسە هێشتا ئەگەر بە بناونشانی کتێبەکە و قسە بکەم ئەگە کاتژمێرێکی مابێ هۆشیار بینەوە و نەهێڵیم بگەین بە نیوەشەو کە نیوەشەو ینی کۆتایی ئەزمون و کۆتایی ئەو شێوەیە بڕۆ ئەگەین بەچی کە گەیشتینە نیوەشەو من بەداخەوە تەبان هەوڕێ من وەک باحزێک گوت بێگومان ساکەم بەڵێ نا و باحسی ژێنی ئەو کەسەیە کە ئارگومنتی عقلی بەکارێنێت و نەکاگابەوە ئەوەی من مراقەبەکەم چاودێریەکەم ئەوەی کە من دەرەنجامەکان چی پێڵێن پێدراوەکان پێمانەڵێ لەسەر ئەم خەتەکە ئەڕۆین باشە لەسەر ئەم خەتە ئەڕۆین دووسێ اینجا دەستکەوتمانە بێکیانەوەیە کە خراپترین حکومڕانی باشە بەنانی کەمەوە لەگەڵ حکوومەتڕانی خراپەکانی ناوچەکایە باشە کەسا پێویست ناکە ناوشتیوە ڕیسکین کە هەمومان دەزانین ئەو حکومڕانیان چۆنن و بۆ مێژوو ئەو هەلانەمان هەموو لە دەستشووە و هیچ کەسێ بەرپرسیار نییە ئەم جارە خۆمان نەبین ئێمە ناتوانین جارێکی دیکە دوژمنەکانمان وەکو عەلاگەیەک بەکاربێنین و بێتواناییەکانی خۆمان و هەڵەکانی خۆمانی پیا هەڵبواسین نە ئێمە ئەم جاریان خۆمان مەسئولین ئێمە ماتوانی شار بیناوکەین کە شارمان نەبووە لە مێژووە ئەماتوانی حکوومەت بیناوکەین ڕاستە تا ئەم لەحزەی من لەگەڵ بەرز تا قسەکەم باش نییە ئەو دووسێ هەوڵە متەوازعی من نەبێ کەسێ لەسەر حکوومەت قسەی نەگرەوە کاکە زانە تۆ بگە ڕیبانی ڕیسێرچەکەی بە کوردی بزانی کورد پرسیارێکی بێ حکوومەت چییە تۆ بەدەستی بەتاڵیتەوە بەزانی نییە ینی کورد پرسیاری نەکردووە کە حکوومەت چییە باشە ئێمە کەن لەو ماوەی 30 ساڵەیە نەهاتین ئەمە بکەین نەهاتین ڕیسێرچ بکەین نەهاتین وامان تەسەور کرد هەموو شتێزانین و ئەوانەی کە هاتن لە ڕاستیە خەڵقانێک هەبوو ڕنگ بوو ئەگەر ڕیال لێ نەگیرێت ڕنگ بوو شتێ بڵێن شتێ بکەن و بەرهەمێکی هەوڵی و فکری ئەوان بێتە دی ئەوانش لێیاندرا هەزاران کەس کە خاوەنی PhD خاوەنی دکتۆران وڵاتەکان بەجێشتووە خەڵق هەیە باشە سێ چوار شەهادەی غەربی هەیە لە ماڵۆ دانیشتۆ ئیشی نییە لە کوردستانە هۆکەی چییە بەڵام لە باتیەوە خەڵقانێک مەواقع گرنگەکانیان دەگرۆ کە گونجاو نین خوێنەوار نین باشە زمان نازانن ئەمانە پێدراون بۆ تۆ کە بڵیت ئەگەینە نیوە شەو مەسەلەن ئەگەر بەو شێوێ بڕوە بەشێکیەوەبانەمە بەشێکێتی یەک دووەم بەشێک غیابی فەزای گشتیە تۆ لە فەزای گشتیە فەزای گشتی ئەو فەزایە کە تیدا گفتو گۆکان نەکرێت دایلۆگەکرێت ئەو فەزایە کە تیدا ئازادی ئەدرەوشێتەوە تیدا ئینسانەکان ئەزمموی حیا دەکەن تۆ ئەم فەزایەت داخست باش نێ معناە سیاست کورد شتێ نامێنە ناوی سیاستەوە معنە لە هەوان کاتە فکری بۆچی جاهی جیا هەیە مەسەلە لە حکومڕانیە ئەوەی ئەڵێن دۆڵێک من ئەڵێن بە دوو ئاراستەی جیا میلەت بە ئاراستەیە گەڕ ڕۆ حکومڕانی بە ئاراستەیەکی ترە ئەڕۆ ئەمە پێدراوێکی ترە بۆ بەڕێستان یان بۆچی ئەم هۆکاری ئەمە دروست بکە ئاوهایە مەسەلەن بڵێ لە ڕاستیە بەهۆی غیابی ئەزمموی حکومڕانیەوە لە مێژووی کووردا ئەوە هیچ کورد نەیتوانیوە حکومی خۆی نەکردووە ئەوەندەی هەوڵی جدیەوە کە بمێنێتەوە واتە خیتابیمانەوە لەوەی کە نەفوتێ بمێنێتەوە زمانەکەی نەفوتێ ئەوەندە سەرقاڵی گەشەکردنی فکری و ڕۆحی خۆی نەبووە لە ڕاستیە بەس کە تۆ ڕۆژگارێک واتامڵی لەگەڵاکراوە بەهۆی دوژمنەکانتەوە بەس کاتێککە حکمی خۆ دەگریتە دەست دەبواە بالفعل حکمڕانی خۆت بێ یا بچ زیانی سەروەری ماڵی خۆت بی و ئەمە بە لە ڕاستیە ئەگەر خۆم زۆر ئەم شەو وانەکەم زۆر بێزار بم بێزارکەر بم بۆ گۆمەڵە لەو بینەرە بەڕێزانەوە ژێکە ئەم قسانەی ئەمریکینە پرۆسانە بە عقڵەکرێ غیابی عقل لێرە ئەم کێشەی بۆ ئێمە دروست کردووە باش نییە کتێبەکەی منزانی ئەزیزم وێرانە خاکی شۆڕژێران من لەو کتێبە ڕخنە لە شەرعیەتی شۆڕژێری یەکرم
سەر ئەو چاوم هات تۆ خەباتێک کردووە سەر ئەو چاوم بەڵام تۆ بێسا بڕۆیتە ئەو لاوە کاکزانە ئەبێ بێتە ئێرەوە لە بەرەوەی ئەو لە شتێک گەزانێت تۆ لی نازانیت دنیا ئەمە نەکرێت پێچوانەکەیمان کردوت مەسەلەن خەڵکی 4 PSD هەیە هەورم تا ئەمڕۆ تا ئەم حەزەی من تۆ قسەخین ئەماکرێت دەزانی تا ئەم لە حەزەی من تۆکەین ئەم شتاکرێت باشە خەڵقانێک کە خاوەن نەزەرن ئەخرێنە پەراوێزەوە خەڵقانێک کە خاوەن نەزەر نین بەهۆی ئینتیمێنەوە چ زەمە ناوە نێم ترایبڵیزم باشە ینی خەبیلە گەرایی پێتوانێت ئینتیمان بۆ حەزبێکی شەوە یان بۆ سیاسەتی حەزبێکی شەوە یاخود بۆ شەخصە یان بۆ بچووکتر بۆتەوەلەوە کاکزانە وردی کەرەوە جاری وایە بۆ شخصێکە باشێ ئێستا ئەوەی بۆ من گرنگە ئەو ئینتیمایە جارە زۆر گرنگە ئەمە کاکەزانە ئەو ئینتیمایە بۆ کۆمەڵە پرەنسیب نییە ئەو ئینتیمایە بۆ نیشتیمان نییە ئەساسەن نیشتیمان لە ناو برا ئەزیزم من نەزانی کە لە کام جیلە من لەو جیلەم کە هەشتاکان باش نییە بە ئەو پەڕی کبریا و شانازیەوە ئێمە ئەمان و کوردین باش نییە و غرورمان هەبوو عزەتی نەفسمان هەبوو ئەمە لێی دراوە هاوڕێم ئەوەی کە پێشمەرگەیەک دەسەبا بۆ گیرفانی و ئەڵێ ئەم 1000 دینارم پێەیە کەسبە لە جەرگمەوە دێت دەزانی بۆ ئەمە لێدانە لە عزەتی نەفسی ئینسانی کورد باشە ئەوە کاتی خۆی لە هەشتاکانە خۆی دەدا بە کوش بۆی تووشی هەلومەرجیوانە بێ تۆ هاتی حکومڕانیە کە دروست کردووە لە هەموو ماڵەکە معاشخۆرێکە داناوە و بەتەمای تاکوکەی ئەمە بڕوە ئاوا بڕوە باشە ئەزیزەکەم من یەکی من عرضم کردن من کۆماری خوازم لە فەلسفەی کۆماری خوازیە limited government یعنی حکوومەتێکی سنووردار زۆر سنووردار مەسافەکە کە تۆ حکوومەتی سنووردار کرد هەموو فەزاکەی بەچێ ئەی بە هاو نیشتیمانیان هەر کاتە حکوومەت گەوراکەی لە کێ بی لە فەزای هاو نیشتیمانیانە بی لە تاقی ئەوانە بی لە باتی ئەوان بیرەکەیتەوە هاوڕێ ئەمە ڕەوایە هاو نیشتیمانێکی وڵاتەکەی تۆ ڕۆژگارە بەرامبەر دوژمن وەستابێ کەچی ئەمڕۆ باسیەوە کە حکومە هیچمان بۆ ناکە ئەزیزم تۆ ئەم مێنتاڵەتی و دروست کردووە ئەم ذهنیەتە و دروست پەرۆردە کردووە لە وڵاتە لە حکومەت هەموو شتێکی بۆ بکە تۆ بێ مەسافە فەزاکە گەورەکەی بۆ ئینسان هاو نیشتیمانی وڵاتەکە کە خۆی شت بۆ خۆی بکە بۆ حکومەت بۆی بکە بەستەمە مەسوانەوە بووە ئەوە نییە بۆی بە هەڵە لێم تەنەگەن مەسەلەن حکوومەتێکە بێ هەموو سەروەت و سامانی وڵاتەکە بەرێ بۆ خۆی وەنەوە بە خەڵکیش بڵێ حکومەتان بۆ چییە؟ ئەوە جۆرێک ئەوە ئیستبدادەوە فاشیزمە من ئەوان ناڵە من باسیەوەکەم کە حکومڕانەیەکە بێ هێندە حکومەتێکە خۆی ببدۆزێت ئەرێ ئەزیزەکەم دوایە ئەکاونتەبیڵەتی بەرپرسیارەتی دێ باشە چی ئەوەی پێوتێ بودجەی گشتی باشە ئەوەی پێوتێ بودجە ئەوە پارەی نەک ئەم جیلەیە جیلەکانە کێسە ناتون تۆ کە نەوتە فرۆشی غازە فرۆشی خۆی تۆ نییە هی ئەو جیلەیە کێسە ناتووە باش نییە چۆن تۆ بە لیست دیێتە خوارەوە ئەم کۆمەڵە نووسەرە خانووی 50 دەفتەریان بۆ بکڕا وەنە کوێتێنێت بۆچ تو با چ حەقی ماگەی باشە تۆ بە چه حەقی خانووی 50 دەفتەریەکڕی بۆ شاعیرێک لەوری شعری بەسەرداوتووە ها ئەمە لە کۆ فێر بوویتەوە ئەمە حکومڕانیە ئەتوانی بەڕەکەی ژێرت بفرۆشی بیکەی بە نان بە شاعرێک بە نووسەرێک بەڵام بۆ نیە لە بجێ گشتی ئەمە بکەی ئەمە نەزانینە ئەمە نەزانینی حکومڕانیە باش نیە سەدان سیاسیمانەیە کە دەزەبا بۆ بودجەی گشتی وازانە گیرفانی خۆیەتی ئەزانی ئەمە هەڵەیە ئەمە بێ ڕابگیرێ ئەزیزەکەم ئەمە بێ ڕابگیرێ باشە دکتۆر بۆچی ئێمە مەسەلەن ئەو باسی ئەزمونەکەین و باسی حکومڕانی ڕەشی دەکەین و باسی کۆمەڵێک سیستم بەندیەکەین بەڵام هەر کاتێک کە زۆر بمانەوێ متەتەور بین ئێس وەکو ئەوەی ئێستا ئەیبین ئەگەڕێنەوە بۆ دووی دارەی کە لە نەوەتەکان هەمام و کە تا دوای ڕوخانی ڕژەمی باسی شەمان بۆ مەسەلەن بی لە دووی دارێکین و ناتوانین 4 شار بەڕێوە ببین بۆچی ئەمە ڕەوایە زانی ئەمە چین جارە ئەو کەسەی ئەوە کا پرسیاری لەکەین ئەزانی ئەمە چین ئێمە ئەوەی کە 100 ساڵە ئێمە وڵاتەکەمان دابەش بووە ئەو خیتابەمان لەبەر کردووە خۆ بە کوڵاوی بە برژاوی وڵاتەکەمان دابەش نەبوو هەموومانەی زانین باشە تۆ جێنۆساید کراوی تۆ لەگەڵ ئەو هاوڕێیەکە هاو بە شوێنما کە هاتین بۆم بەرنمەیە باشە باسی ئەوە بوو هەندێک ئەوانە وتم تەسەور ناکەیت جیلێ دروست بوو نازانێ ئەنفال چییە نازانێ هەڵەبجە چی ئەوش باسەوەی بۆ کردنوتی مەجموعەیە قوتابیان بردووە بۆ هەڵب مۆنومنتی هەڵەبجە باشە
گۆرانی نازانم باناوی گۆرانی بێژەکەنێنم لەیاندا ئەوەنێر گۆرانی ئێستا مۆسیقای کوردیش وا بێکەڵک و داڕزی بووە باشە هەمووی بۆ بە گەعدە باشە تۆر مۆسیقایەکی ڕەستانت هەبووە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە هاتۆتە سەر مەجموعەیە بەندبێژ باشە مەجموعەیە گەزە ئەمە زانین مۆسیقای چی پێڵم من يعني مجمعاتي بيلم عزيزم عقلتي مجمعات خريك الشاركه بالربا هل شاركيتو ستي يعني شيكاكا ها ستي سم نظام انجليزي زعما مثلا يعني جيتو هر بارشيك جاكيتو يك شوار دوري بو دروزه كيتو يعني ستي باشا سلام حرج مش حرسي بو دانيتو اما ما انكرت يعني مجمعاتك هيك بعزم سكلوها اما همان مجمعات عزيزكم اما جيتو كاني او يهوديا كان كبيران جيتو باشا تو مجموعيك طبقيه خلطوقي وطبقيه كي دولمنك سروت وساماني كوينا زنا اتشيتا ايوه قد مرحبا من هناك هاوريمان هاوريكم بريه لو مجمعاتنا لو شونانا كبيران سيتي هاوريد بيه وانا هاوريد نيه اوانيش هاوريك سنين زاني ايش هاوريك سنين يعني ابدا برانا دروس طبعا نشوف بقرك خوما مالكاني من كوري مالكاني باشا لبرنامجي لقل كاك رانكو والله بس كمان علينا جورا بوم ناوي سناوي النعلم سيشوار دولماني جوري سليماني دراو سيمان بوا خلقي متوسط يا ابو هجاري يا ابو دولماني يا ابو من الله كان هم بيكو جورين هم هاوربوين جفات اوايا او جفاتا استاتو هاورني لفلان سيتي ولا فلسطي فلانو اوانيش هاورني لقلتوها تو شاركت لنا وبرد تو جيتو عايز كرد يعني تو جيتو كان يدرس كرد باشا شي كردي بحث نيكر خو ايران نيكر ترجع نيكر خود كردت بهوي غيابي فكره وكردي بهوي غيابي عقله وكردي اوانيك عقلي شي انا بو تورانتن دري كردن باشني اما كيش سريقه يعني اما استبون منه مثلا با شتيشي زور ساده وتازه استبلي مثلا حكومتي استبون منه شكل نيواني شتيو بارتيا الله سليماني سزادراوا بون منا بلوقي خراو تسلا لا حكومتي شي كرديوا اويش الله نخيرواني ايو ناتوان خوتا ايو ناتوان خوتان بريوبن يعني بوشي اما ما تواني ام 6 مليون كسا او اداره بدين هم هواني او جمله نالن راسك تو منش وليرا رجيم وبيستمو معنا باش عشان من عندي تفاصيل هي الراسيه بومن يعني هوني بزار كرايتر وانا اداري اسلامي اداري هولير وناس شي بومن شو ناسك مان هي ام حركه ام بناوس ام سيا بناوس سياسي انا كاتنوا ابوايا تقوي ام شو ناسب كان وشو ناسب شو كان هي واش ياج محف ببنو باشا سيريكا قبل ما كردن شو ناسب شو كان من هنا خير وعشيرته نازانم ديواخانه كان من جورا كرد شو ناسا كك شو ناسا جورا كك شو ناسي كردا لمن دا باشنيه واساج او باجماي كمايتي امانه لوش بين باشنيه لوش بين هيجي بيانه هلينو هل سيري لقبي نوسركان كا باشا وانيكي طازه صار هلين باشا منهم من لهشتاو نسم باشا لهشتاو نسم للروجنامه كان عراق ودسم بيكردوا باشا نوم فارو رفيقه باشا طبعا زورم بوبيني باشا شوين وباجماو ورابردو خيزان ونازم شفتوا مش بيدوزمو باشا بس نايلم بولا برمن تاكي هكا مزاني اوان هاتي تشانكر ناوي جوند نما بناوي نوسرانو نوسرنا هاتو جوند بخويون نت مزاني شي وازيزم اما بارچه كردني انساني كرد وشناسيتي باشا وهي اللي بيك من بعشرات بناس لما من نبن باشترا مزاني من اجر قسيك ما يبوتن لبردمي ايو لم فضاي يشتبو ام بينراني ايو اما منم باشا عشرات شفري منك ولا وانا ام عقليتنا هاد ام ابكى باشا هاد شو ناسب شو كاني جورك ديوخان تصورك صدام ديوخان زران باشا تو ديوخان بوتشيا اي كوا سنتري دو كولينو كاني اي كوا كتاب خانه كاني برواني كلا كتاب خان برو وسعي كتاب خانه كردن شي بسراتوا كارثاتي كي جوريا كاس كتاب ناكريا نتويبو تروجغاري حكومه كرايد او خنو اذا خود على اساس حكمي خودا جاي ناخوني تو باشا قلنا خوني تو معناها تو شلون جيرانتي جاي او انا ويان كركي ما ببشوشي بيركينو تا مثلا شردو اداري يمكن شر الجبابين بزياره كي بالرزق باشا زور بمعناها
ئەم بیرکردنەوانەی قسەکردنەوانە و هەندێک اتجاهاتی تیجی شەیە کاکەزانەکە خەریکی ئەوەن دنەی ئەوە بن کە ئەیکە گەستنەمانی وەسی واخراپە بۆچی جانابێتەوە کاکە تۆ زانیڵێکی بابە ئێمە 6 ملیۆنین ئێمە نەتەوەیەکین باشە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە چوارەمین نەتەوەین ماڵمان نییە نیشتیمانمان نییە ئەتێ ئەمەش پارچە پارچە بێت من بە کوردی دژیم قسانە مەزانی دوو ئیدارەیە و نازانم ئیدارەی فلان زۆن و ئەمە زۆن نا لەباتی ئەوە پێویستە لە ڕاستیە خەڵقێک فشاری گەورە دروستکە بۆ ئەو کەسانەی کە خەریکی ئەم قسانن باشە ئێمە ئەگەر ئیتیجاهی عام ئەوە بێ ئێمە بەعکسی ئەوە بێمە لە بکەین بەعکسی ئەوە زەنجە بەعکسی ئەوە ئەم قسانەیە کەم نتۆیکەین کە بڵین تا ئەتوانین ئەگەر ئەتوانین با فریاکەوین تا ئەوەی کە ماوە باشە ئەوکۆی بەعربێ لە ئینقازمان ئەوەی ئینقازی ئەوە بکەی با بە کوردەکەبینەوە کە ئەکرێ ئینقاز بکرێ زانی ئێستا ئایا هیچ ماوەتەوە کە بتوانین قازیکەین بە تەسەوراتی من ئەکرێ بەڵام پێویستی بە ئەمیش پێویستی بە بیرکردنەوەی ئەمیش پێویستی بە مینبەر هەیە باشە ئەمیش پێویستی بە بیرکردنەوەی نوێ هەیە هەست ناکەی ئەم بۆ چوونانە فکرەوەی کردو مەسەن هاوڵاتیەکی هەولێر بەرامبەر بە هاوڵاتیەکی سلێمانی هەست بە جیاوازی بکە هاوڵاتیەکی زاخۆ بەرامبەر بە پێنجێن هەست بە جیاوازی بکە مەسەلەن خۆیان بە هاونیشتیمانی یەک باڵ نەزانن کاکە من بەحسێکم بڵاو نەکراوم هەیە تاڵ من کۆمەڵە بەحسی بڵاو نەکراوم هەیە بارتەقای شواردە کتێب بەڵام هیچ دەستگایەک نییە یارمەتیم بات کتێبەکان چاپ بکەم بزانی باشە با و خەبەر باش نیە یەکێ لە بەحسەکان لەسەر نیشتیمانە هاوڕێم ئەمانە نهاتن لەسەر نیشتیمانیشکەن لەسەر ئەو گریمانەی هاتن کە ئۆڕەدی شتێکی ناوی نیشتیمانە نازیزم نیشتیمان دروست ئەکرێ باشە نیشتیمان نادرێ بە طەبیعەت نایەت نیشتیمان بە عەرەقی ناوچەوان دروست ئەکرێ نیشتیمان ئەو فەزایە کە ئینسانەکان تیای ئازادن تۆ ئازادی لە ناو برد نیشتیمانیش لە ناو بردووە ئەمەی کە بەڕێز دەیڵێ کە تەواو دروستە ئەمە معنای لە ناوبردن و اختیالکردنی باشە نیشتیمان تۆ هەست نەکەی ئینتیمات هەیە بۆ شوێنێک بەس ئینتیمات چۆن دروست دەبێ خۆ بە چەکوش دروست نابێ بەوە دروست دەبێت کە تۆ کەرامەتی ئینسانیەم ئینسانانە پارێزراو بێ لە هەر شوێنەکە کەرامەتی پارێزرا بوو ئەوە نیشتیمانی تۆیە باشە بۆیە ئێستا خەڵک طبعاً گەنجیە ماڵێ ئەڕۆم مەسەلەن ئەڕوات منیش زان باشە ئەڵێ ئەڕۆم بۆ لەبەرەوەی ئیشی نییە زانکۆتەوەکە ئیشی نییە کە لە کەرامەتیە درێت ناتوانێت لەسەر ساوڵەکە سەمایە بکات باشە ئێستا هێزی دیکە دروست بووە هێزیکە دروست بووە کە ئەوێ شوێنهایەکی دیکەیە با کەس عەزت نەدەین ئەڵە لێرە مقەدەسترە ئەزانی وەنە بەشێکی ڕەنگە ڕاست بکات زانین لە چیە لەوایە کە تۆ ئێرە ئەگەر باش ئیدارە نەکرێ وە کەرامەتی ئینسانەکان نەپارێزێت تەمان ڕووەکە بە شوناسێکی دیکە وەنە ڕووەکان شوناسی ترە خوازێت بۆ لەوەرێم شوناسە کە کوربوونەکەیەتی هەستەکات خزمەتی کەرامەتی ئینسانیەکەی ناکە ئەمە عەقڵیەوێت ئەزیزەکەم تاکوێ لە ئینتیمانی نیشتیمانی تاک دراوە تا سەر ئێسقان ئەگە بۆ مەبێ وڵە تا سەر ئێسقان لی دراوە باشە لە شوێنێکە خەڵقێکی ئێستا حتا لەو ناو نووسەرانە بۆ بە کۆپیەکەن قسەیەکی ماخوت هەیە باشە کۆپیە کرێ وە زۆر جاریش ناڵێم هی ماخوتە و چیز یعنی ئێستا هەندێک نووسەرانی فێری دزی بوون نەزانی ئایدیاگانی خەڵقانی ترە زن وەکو بە شانازیەوە بە پێڵاوەکانەوە بە نیشتیمان پەر بۆ ئەمە چی ئەمە چه جوملەیەکە ئەمە ماعلم واژنێکە کە من ماخوتم دیوە زانی وانە ئەزانی باشە ماخوتم دی و ماخوت ئەساسا ناسیۆنالیزم بوو زانی لە سووریایە کێشەی لەگەڵ فۆرمێک لە حکومڕانی سووریا بووە لەگەڵ نیشتیمانەکە نەیبووە ئەوە شێعرە ئەوە شێعرە و زەلامەوتێتی خۆ ئەمە ئەرگومنتی عەقڵی نییە تۆ چۆنەوە تیکرارەکەیتەوە وەکو ئینجازێکی گەورە پێمانە ینی بە هەردوو لە خەریکی لێدانین تەوان لێدانین بەشێ ئەجا ئەوەی کە کوشندەیە کاکەزانە هێزێکی دیکەی ئەڵتەرناتیڤ نییە لەوێ کە خەریکی ئەم بیناسازیە بێت باشە خەریکی دروستکردنی ئەم نیشتیمان سازیە بێت طبعاً لەبەرەوەی تەقسیمەکە وەلاتەوە من هەرم ڕۆژانەی بە هاوڕێکم وت تو ئانەی کە پاریان لەلایە سەرۆت و زەمانی وڵاتەکە هیچ ئایدیاجان نییە ئێمە ئایدیاکانمان هەیە بەس پارەمان نییە زانین سنتەر هەیە ڕۆژی $1 دەفتەر وەرەگرێ هەموو ساڵێ مەجموعەیە سیاسی
شکست خواردوو کۆ کاتەوە و باش نییە فەرموو با قسە بکەین باشە یەک ساڵەکە یەک باشە باشە هەرو چێشانەی کە خەڵک دەفتەر وەرەگەی لە بوجەی گشتی ئەمە ڕواەتیە ئەمە بۆ مەکیاشکردنی کۆمەڵە خەڵک بۆ وەیە زەنی بۆ وەیە زەنی بەبە ئەمە تاوان ئەمە خەڵک لە سەری ئەبێ دادگایی بکرێ ئەزانی ئەمە بێ لە سەری خەڵک دادگایی بکرێ ئەمە سەروەت و سامانی مناڵەکانی ئێمەیە باش نییە ئەمە هی خۆی باوکە نییە تۆ ئاوە تەخشان و پەخشانیەکەی ئەم وڵاتە چۆن بیناکرێت تۆ 365 دەفتەر وەربگری ساڵەکە مەجموعەیە کۆکەیتەوە 3-4 حەلق و مەلق بڵێن ئێمە دەستانەکەی نیشتیمان چۆن وا دروستەکرێ ئەزیزەکەم بەس پێی بڵێ ئەو ناوێ نیشتیمان دروستکە باشە زۆر باشە دکتۆر طبعا بە ئیجازەی ئیدارەی تەلەڤیزیۆن مەسەلەن من ناو بەرنامە ناوبڕمان هەیە بەڵام لەبەر گرنگی گفتوگۆکە و گەرمەگوڕی گفتوگۆکەمە ناسمە ناوبڕ دکتۆر سوپاس دەکەم بەڵام ئۆپۆزیسیۆن چەند جارێک چەند هەوڵی ئۆپۆزیسیۆن دروست بوو لە هەرێمی کوردستانە سەرکەوتوو نەبوو یان نەگەیشتە دەرەنجام بۆ سوپاس دەکەم ئەو پرسیارە کرد باشە سوپاس دەکەم فەسڵێکی کتێبەکەم باشە بە استهزاوە ناونشانەکەی ئەمێ بە استهزاوە گوتت چی ئۆپۆزیسیۆن دەگەی بەعلامەتی ئیستیفهام بەعلامەتی زان ئەزانی بۆ لەبەر شتێ نییە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە شتێ نەبووە بەناوی ئۆپۆزیسیۆن شتێکیش نییە بەناوی ئۆپۆزیسیۆن ئێستا باشە بۆ خاتری ئاسمان زەلامێ بۆ چاردنەوەی دزیەکانی هەڵەسی حیزبێ دروستەکە هەزانی چۆنەمە ئۆپۆزیسیۆنە باشە نە ئەزیزم بەڵای گەورە ئەمە نییە کە ئێستا ئۆپۆزیسیۆن نییە بەڵای گەورە ئەوەیە کە حرەکەی کوردی کاتێک کە بەرامبەر بە ڕژێمی فاشیستی بەعز وەستاوەتەوە وی ئێران وەستاوەتەوە تورکیا ناڵم لەبەرەوەی تۆزێ ئاڵۆستکە ئۆپۆزیسیۆن نەبووە ئۆپۆزیسیۆن یانی چی ئەزیزم ئۆپۆزیسیۆن ینی بیرکردنەوەی ئەڵتەرناتیڤ ینی بیرکردنەوەی دیکە ئەگەر حکومڕانیەک باشە فاشیست بێ ستەمکار بێ تۆ بیرکردنەوەیک و بیرکردنەوەیکی ترێ پێچەوەی ستەمکاریە باشە نایەنێکی کۆماری خوازی ناوەنی هەچی ناوی نایبنێ ئینسان لە مرکزایە ئازادی لە مرکزایە عەدالەت لە مرکزایە قانون لە مرکزە تۆ کە ئەمە نەکردمانە تۆ ئۆپۆزیسیۆن نیت ئۆپۆزیسیۆن یعنی بیرکردنەوەیەکی دیکە بە پێچەوانەی ئەوەی کە ئێستا حکومەکات باشە کاتێک نەمان بۆ نیمانە نەمان بووە هیچ نەمان بووە نەمان بووە کاکن ئێستاش نیمانە ئێستا نیمانە من بەرنمەیەک هەبوو لە یەکێنەوە تەلەڤیزیۆنانی کە لە دوایە کابراایەکی دەست هێنای بەکارێنا تەلەڤیزیۆنەکەی بەکارێنا بۆ شاردنەوەی دزیەکانی من لەوێ لەگەڵ هاوڕێکە کە سەر بە بزوتنەوەی گۆڕان بوو گفتوگویەمان کرد من گۆڕانم شوبهان دەزانی بەچێ بە ڕیفۆرم خوازەکانی ئێران ریفۆرم لە ئێرانە درۆیەکی گەورەیە ئەزانی ریفۆرم خوازەکان چیان کرد عزیزەکەم چەند ساڵە ئارامکردنەوەی هاونیشتیمانیانی ئێران باشە زین چیان کرد خەڵکێکەیە لە ڕێی ئەمانەوە ناڕزایەتی دەبڕ دوایی کە چۆتۆ ماڵەوە ویژدانی ساحەتی کردەوە لەوەی کە ئەوە تا قسەی خۆمان کردووە ئەوە لەوتێکی بەژە ئەجینان لە دوجارە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بۆ ئەوە دروست بوو ئەوی پێ ئیسلاح تەڵەبەکان بۆ ئەوەی هاوڕێ بۆ ئەوەی ڕژێم ئێرانی نەکەوێت ئەوەی کە لە لێرەش دروستبوون بەو برادرم وت گۆڕان بۆیە دروست بۆی کە ئەم حکومڕانی وەکو خۆی بمێنێتەوە باشە ئێمەەوە 2013 وەزانی ئەوەی نەبەر تەماشاوان کرد ئەو برادرانە بوون بە داهێنەری گەندەڵی ئەزانی چۆن گەندەڵەتوانێ ئۆپۆزیسیۆن بێت چۆن گەندەڵەتوانێ حکومڕانیەکی دیکە ئەڵتەرناتیڤێکی دیکە جیهان بینیەکی کە بینا بکە ئەمە ئەوان ئێستا هێزی دیکە هاتووە کە بەس بۆ ئەوەی دزیەکانی بشارێتەوە حیزبێکی دروست کردووە نازیزم شتێنە بەناوی ئۆپۆزیسیۆن و لێرە باشە ئێستا هەموو مشکلە نییە من خەبەرێکی ناخۆشتر پێڵم هاوڕێ ئەوژەوەی کە لەسەر ئاستی ڕۆشن میرانی کورد بیرکردنەوەیەکی جیاواز وجودی نییە ئەو ویستم ئەوەش بکەم پرسیارێکتر بڵێ ئەوەش نییە نییە ون کراون دوور خراون تۆ مەسەلەن دەرگانێ ناکرێت خۆیان لە پەراوێزە مەسەلەن نییە ئەوەی کە پێمان بکرێ باشە تۆ سیرکە من چەند ساڵە من نهاتومەتە ناو تەلەڤیزیۆنەکەی ئەوەنە ینی خەڵکانی وەکوێمە هەمووی پەراوێز خراوی خەڵقێک هێنراوەتە پێشەوە کە ئافرین خەڵق هەیە لەم تەلەڤیزیۆنانەوە قسەکە بەبێ هیچ بڵێ
سەری و هوەرەکە زەنی ئافرین تۆ بە ساعات قسە بکەی هیچیش نەڵێ هیچیش نەڵێ ئامەخ دەسەڵات دەمانەیەوێ باشە ئەیەوێ خەڵقانێ بیان و بژڵە کاکە خۆیمە ئازادمان کردوون باشە ئەوتا هاتوون بەزەوەی کە ئەزانی شتێک ئەڵێ باشە لی داخە من بەرلێس یعنی مەهێڵە منبەری هەبێ باش نییە باش نا عەزیزەکەم لە ناو نووسینی کوردیە باشە کە من لەناو ئەو وەسەتیان ڕاستە هەموو کەسێ ناخوێنمەوە نازانم چی شتیوەوانە بەڵام ئەگەر شتێک هەبێ سەرنجڕاکشەی خوێنمەوە باشە نا ئەڵتەرناتیڤێک نییە بۆم هەلومەرجێرە جارژمارێکەن هەر باز لە عەبەسیە دەکەن نەزانی ئەدەبێک دروست بۆ ئەدەبی عەبەسیە باشە هەچی توانا و بڕستی ئینسانی خەریکردنی ئیبرازیەکەن و دادایزم تەبانەوەکەن باش نییە لەبەرەوە ئەڵتەرناتیڤێک نییە پێچەوانەی ئەم دەسەڵاتە بێ باشە لەناو ئەوانەیە ئەزیزەکەم ئەمە مشکیلەیە ئەمە کێشە سەر من کێشەکەی من سەر دەسەڵاتی کوردی نییە بەتەنا باشە ئەوەی لێ بەسەر هاتووە من کێشەکەمەوەیە لە مەجای نووسینی کوردی وەزعی خراپە باشە بیرکردنەوەی تیانە ئارگومنتی تیانە لۆژیکی تیانە ئێکەوا بوو معناە بە بێ بڕێن و ماڵەوە دکتۆر چەند پەلەمە چەند پەرۆشم ئەو کاتە لە دەستمان ئەڕوا دکتۆر باسی تاچی کوردی پەروەردە بکەین پەروەردەمان لەکوێیە لەنا ئەو سیستەمە حکومڕانیە پەروەردەی مەکتەب بۆ زانکۆ بۆ خێزان زۆر باشە من پرسیارەکەی بڕێزت ئاوالیەکەمەوە بزان چۆن ئەژەوەکە ئەم هەلومەرجە چۆن چاگە بێ ئەم هەلومەرجە ئێمە زۆرمان نییە ئێمە زۆر کایەمان نییە ئێمە دوو کایەمان هەیە ئەتوانین ئەمە قڵب بکەین ئەم هەلومەرج بگۆڕین بەڕاستیە یەکێکیان بریتە لە پەروەردە باشە ئەوی تیان بریتە لە ئاوڕێ بریتە لە قانون باشە هەردووکی دوێرانە هەردووکی داغانە هەردووکی داغانە پەرچە پەروەردە چه قانونیش باش نییە ئۆکەی باسی پەروەردە بکەین قانون هەڵگرین بۆ فرسەتێکی دیکە یا بۆ بەرنامەی دیکە چوزانم باسی پەروەردە بکەین ئێمە ئەگەر سیستەمێکی پەروەردەی تەندروستمان هەبێ باشە ئێمە ئەتوانین لە ئێستاوە شتێ بینا بکەین کە 10 ساڵی تر من و تۆ دانەنیشینەم قسانە بکەینەوە بێتامە بێ من 10 ساڵی تر من تۆ بێنەمانە بڵێنەوە تەواو بووە وتمان و بڕایەوەی تر ئەو حاڵەتە ئەو کاتە نیە بەڕێزی بڵی فاروقە گەم ببمێنەوە بەربا قسە بکەین من پێ دەڵام کاکە وازی دەبێنە وازی لێمە نام خەڵقە نەگوێگرێ ئەم دەسەڵاتە نەموتەممە بەم قسانە لە بەرەو با بڕوا بەڕێگی خۆیەوە تەواو ئێمە کەین تاکو پەروەردە ئەو شوێنەیە کە ئێستا جیلێکی نەخوێنەوار دروستەکات جیلێک ئێمە هەمومان کە سوکارمان هەیە مناڵمان هەیە باش نییە بڕۆ سەیری ئەو مناڵانە کە هیچ ناخوێنن لە ئێبتداییەوە مامۆستاکانیان لەگەڵ ڕێزم بۆ مامۆستای باش لە وڵاتە مامۆستاکان خۆیان نەخوێنەوارن هیچ خەمێکی ئەم نیشتیمانەی نییە باشە لا پڕێکە چی ڕاگەێنێ لا پڕێکە بایکۆت ڕاگەێنێ من نمونەیەکە وێنمەوە لە پۆڵۆنیا هەڕێ لە جەنگی دومی جیهانیە کە ئەڵمانەکان پۆڵۆنیا داگیرەکەن تەمان هەموو جامعەکان داخرێن باشنێ نازیەکان دایەخن بەڵام زانی ئەو چەند ساڵی کە لەژێر دەسەڵاتی نازیەکان بۆ جیلێک بەکالۆرەزێنێ وچ زیانی 4 ساڵ لەکوێ بوو جامع داخراوە جامعە لەسەر زەویەوە ئەچێ بۆ ژێر زەوی لە ژێر زەوی ئەخوێنن طبعا ئەچنە ژێر زەمینەکانەوە خوێنن نەتەوەیە کە حەزارەتی کللتوری هەیە باشە بیەنە پێشەوە مامۆسایەکی پۆڵۆنی بڵێ باشە وەڵام بایکۆ دەکەین بایکۆتێکی نە کەسباریاوتێ نە کەزەواکە باشە ئینتیمای بۆ وڵاتەکە وەکو ڕزیستنس وەکو مقاومەیە بەرامبەر بە نازیزم باشە ئەبێت جیلێک پەروەردە بکات باشە ئەمەت هەیە لە کوردستانی توە نیتە ئەمەد نییە سەری مەناهیجەکان کە دراوە بە هێزێک کە سەرخاڵی ئەجێندایەکی دیکەیە بەشی پەروەردە دراوە بە هێزێک کە ئەجێندایەکی ئاینی هەیە باش نییە چۆنە بێ ئەمە بکەیت ئەی غەما قوڵەکانی نەتەوەکەت چوو بۆ کوێ ها ئەو هێزە ئینتیمای بێرەوە نییە ئینتیمای بە شوێنێکی ترەوەیە باشە تۆ نەهاتی سیاسەتی پەروەردەیت نییە باشە دوور ناڕوانیت و هیچ ئەم مناڵانەی خۆت بۆمە بەز نییە کە چۆن پەروەردە بن باش نییە لەبەرەوە بمبورن باشە بمبورەکە کە زانا و بینەرەکانیشت ئاسەواری پەروەردە نیە لێرە زانی ئەسەواری پەروەردە نییە سەیری هەموو ئینشانی کە لەسەر پەروەردەیان نووسێ سەیری ئەو هەموو کۆڕ و کۆبوونەوە کرێ
من ناڵم غەمخۆریش نییە بەڵام غەمخۆرت هەیە بەس نایزانێ زانی کاکە ئەزیزەکەم ئەمە کایەکی حساسە ئەمە بەوە ناکێ زەلەمێ لە شۆستەکانە تعریفێکی بۆ پەروەردە لەبەر کردووە ئێستا ئەیڵێت و ئەیڵێتەوە 100,000 جار بە کوڵاوی بە برژاوی ئەزیزەکەم وازی لێ بێنە خەڵقی دیکە هەیە کە ئەزانێ ئەڵێ چی یەکێک پەروەردە ئیکوڵز یەکسانە بە فەلسەفە فەلسەفە یەکسانە بە پەروەردە باشێ تۆ بۆ ئەوی بزانێت بتوانین لەسەر پەروەردە قسەکێ بێ ئاشنابی یەکی ئەفلااتونی نەخوێن بێتەوە کۆماری ئەفلااتوی نەخوێنێتەوە لەسەر پەروەردە قسەکە یەکێ ژان ژاک ڕۆسۆی نەخوێن بێتەوە باشە ئەمیلی نەخوێن بێتەوە قسەکە یەکێک باشە داخستنی عقلی ئەمریکی نەخوێن بێتەوە کە یەک کتێبە لەسەر نەقدی پۆست مۆدێرنزم لە بواری ئیجوکیشن و پەروەردە چۆن قساکەی لەسەر پەروەردە ئەزانی یعنی ئەمە داستانەکەیە خەڵخانێکە بالفعل نازانڵەن چی ئەمانە قساکەن تیای ینی کۆنفرانس هەیە کاکەزانە زانی کۆنفرانسەکە نەتیجەکەی بۆشکێتەوە ئەگەر ژمارەی ڕەحلەکان زیادکەین ئەگەر ژمارە ڕەحلەی چی لە کۆنفرانسەوە باسی وکراوە ئەگەر ئەو بەرینە ناو قوتابخانەکانەوە ینی مناڵەکان من ئاویان هەبی بیخۆنەوە کاکەمانە ئەلفوبان ئەمە تحصیل حاصلە کە بێ قوتابخانە شوێنی پاکوتەمیزی هەبێ ئاوی هەبێ هەموو شتانەی هەبێ ڕەحلەی هەبێ ژووری هەبێ سێدەوامی کارەساتە تۆ وەرە دەستکاری ئەمە بوو کە بەڵام پێشەوە دەستکاری عقلەکە بکە کە ئێوێ دەرز بڵێتەوە ئەو چێڵێتەوە ئەو چی ئەڵێتەوە نیشتیمان سازی تابعاان وەنێ ئەبێ کۆمەڵە پرنسیب بینا بکە من بەشی فەلسفەی بەخام تاوکۆ لەگەڵ مجموعە مامۆستای بەڕێزی عراقیە باشە لەیجیان کورد بوو عیرفان عەبدولحەمید یادی بەخێر باشە لەگەڵ حسام ئالوسی ئەمانە لەو کاتەیە سەرقاڵیەوە بوون کە هەر چۆنە بێ ڕژێمی بەعز ناچارکەن فەلسفە بێنەتە ئەعدادیەوە وەکۆی لە هەندی وڵاتی مەغریب عەرەبیە هەیە باشە تەمە من ڕۆشتم بۆ وڵات و بۆ دەرەوەی وڵات و گەڕامەوە و نازانم چی ومانە کاتمە تۆشەکەم ئۆکەی ئەمادیان هێناوەتە ئەعدادیەوە بەڵام نییە کاشتی نیان هێنایە ئەزانی ناخوێنرێ مامۆسایە چێ دەڵە فەلسفەی هیچ نییە وازی دەبێنن باشە چێ خەباتی کرد و داوێنە بەدەست کێوە باشە لەبەرەوە بمبەخشە منهەجی کێشەیە بیرکردنەوەکەی لە پشتێوەتی کێشەیە پێویستمان بێ سەر لە نوێ پرسیاری گەورەتر لە پەروەردە بکەین لێرە بۆی تاکێکی بەدڵنیایەوە تاکێکی دکتۆر پرسیارێکی دوو فەرعی بکەم مەسەلەن تاکێکی سربەخۆ خاوەن ئایدای خۆی بێ خاوەن عزەتی نەفسی خۆی بێ خاوەن تێڕوانینی خۆی بێ هەیە کە نییە پەیوەندی بە خودی تاکەوە هەیە بە سیستەمەکەەوە هەیە سپاس دەکەم تۆ ئەم شەو فرسەتی چاکی بۆ من خۆڵخانەوە سپاسی بەڕێستەکەم نازیزەکەم من لە کتێبی وێرانەخاکی شۆڕژێران فەسڵێکم هەیە ئابەم شێوێ تاکی سەروەر یا کۆیلەی بەختەوەر باشە کۆیلەی بەختەوە ئەم ئەمانە زۆرە بە کۆیلەی بەختەوەر دروستەکە تاکی سەروەری بۆ چییە باشە وچ سەروەرانی ژیانێ سەرۆری ماڵی خۆی سەرۆری وجودی خۆی وانە بەس کۆیلە بە لێشا کۆیلە دروستەکە کە بەختەوەرە ئەزانی ئەنی حتا کۆیلێ دروست ناکە کە هەستکار نییە قەلەقە ئەزانی ماڵێنم تۆ ئەبێ ئینسانە دروستکە قەلەق بێ ئەزانی وچ زیانی چی پرسیار بکە حەیرای هەبێ وانە ئۆڕایت فزولیەتی معریفی هەبێ تۆمانە دروست ناکەیت باشە وە فرسەتێ لە بەردەم تا بۆ پەروەردەیە لە پەروەردە ئەمە دروستەگرێ خێزانەکانی ئەمە ئەوەنەی لێزان تەونەمە کێشەی خێزانمانەیە بەس بەنامی تۆ لەسەر خێزان نیە ئەمە کێشەی قوڵی خێزانمان هەیە و خێزانیش هەڵوەشەواتەوە باشە بەڵام پەروەردە کە بین پەروەردە فرسەت فەزایەک بوو ئەیتوانی ئەم ئینسانە کە بالفعل هەم بیر کاتەوە طبعاً بیر کاتەوە بۆ خۆی دووەم هەم سەروەر بێ باشە وچز ینی ئاوا ئازادی بگرێ و لە ڕاستیا تووڕەش بێ تووڕە لە چی کاکە تووڕە لە ناعەدالەتی وانە لە خیابی ئازای تووڕە لە ستەمکاری باشە ئەبێ وا بێ تۆ چی لە ئینسانێکی مطیعەکەی مطیع وانێ گوێڕایەڵی بە هەموو شتێ ڕازی بێ یا ئەفسانەکانی هەزاران ساڵ پێش بڵێتەوە نابێ تۆ ئینسانێکی پێویستە بیرکەرەوە بێ بۆ خۆی بیرکاتەوە تۆ لە ڕێی کتێبەوە بیرکردنەوە نادێت تۆ فێریەکەی خۆی بیرکاتەوە ئەم سیستەمەت نییە کاتە ئەمە ئەبێ ئەوەی کە هەیە بە ناوی پەروەردە بێ هەڵوەشێتەوە ئەمە لە ئیبتیداییەوە ئەڕوات بەڵام کارە ساعتی گەورە جامعەیە
جامعة چیتیایە مەسەلەن چی دروستەکە دکتۆر من داوا لە هاوڕێیانی کۆنتترۆلەکەم چەند خولەکێکی تریشمان بدەنێ زانکۆکانی ئێمە لەکوێیان بۆ کێشە بۆ من دروستەکەی زانی بۆ چون بە چەند دقیقەی ئەم کێشێ ئەمە ناکرێت دوایی بەرنامەی ترمانە بێ بە ئیزنی جەنابەت ئینشاءالله دکتۆر سپاس دەکەم ئەکیدم بینەرەکانیشم داوای ئەوەکەن بە ناوی ئەوانیش ئەوتکا ئەەکەم زانکۆکانمان چی دروستەکە بەس ئەوە بۆ خۆی یاک سەر کێوڵی کێشە نازیزەکەم ئێمە ئەگەر لە هەموو کوروسە هەموو زانکۆکان داخەی احتیمال لە بتوان یەک زانکۆمانە بێ بەشە یاک وچس کەسی کە کوالیفیکیشنی ئەوەی تیاە کە بتوانی پێی بڵێ ئەمە زانکۆیە ڕەنگە بتوانی من زۆر لە بەشە علمیەکانە پێداگری ناکەم باشە چون ڕەنگە لەوێ کادر هەبێ بەس لە بەشەکانی ترا بەڕاستی نییە ئەزانی مەسەن بەشی فەلسەفاکرێت تۆ کتێبخانەی نییە بۆ خاتی عاسمان فەلسەفە بەبێ کتێبخاناکرێت بەبێ کتێبەکرێت فەلسەفە خۆی یعنی دەرگیربوون لەگەڵ دەقەکانە باشە لە ماوەی 2500 ساڵی ڕابردووە تۆ قوتابی چی لەکەی ئەتوای پێ بڵێ کەوەکو من بینیمە لە بەشی فەلسەفە دیکارت بۆشایی لەدایک بووە وات لە ساڵی ئەوەنە لەدایک بووە زانی ئەمە معلوماتە خوا بیبڕێ تۆ بێ دیکارت فێری و بێ دیکارت بخوێنێتەوە تۆ پێڵی کارەکانی بخوێنێتەوە تێبگا تۆ بێ دیکار لەس بۆشایی لەدایک بووە ئەمە بینیوە ئەمەی بەشی فەلسەفەیە زانی بەشە ئەمە نەبوونی تەمان زۆر زۆر باشترە داخستنی یەکا و یەکە لە ڕاست ئەمە لە فەلسەفە بۆ بەشەکانی تر بۆ بەشەکانی دیکە ئەتوانێت تاکێک دروستکە کە بڵێ ئەنا فەکر و ئەنا مەوجود نەخێر ئەگای لەو ڕستەی دیکارت هەر نییە باشە کەواتە چی کردووەمە باشە ئەمە مەجموعەیەک لەگەڵ ڕێزێک میودام کەسیش لەم زویر نەبێ کە حتمما زویرە بن باشە مەجموعەیە خاوەن شەهادەی جاهل دروستەکە چی لێ بکەینێمە چی لێ بکەین خاوەن شەهادەی جاهل کە نەتوانێت نەبیر کاتەوە نە سوودمەند بی بە کۆمەلگاکەی تاوانەکە لە کام لایەوەیە لە گەنجەکە خۆیەتی کە من وستم ئەو بۆی ئەزیزی منی بە پارێز بەندێک دروستکەم لەوەیە بەشێکی قوتابی باشە بەشێکی خەتایەتی لەبەرەوەی هەندێک لەو بەشێ لەو قوتابیانە نایانێ فێر بن و ڕاستەوە بەڵام ئەو خۆی قوربانیە قوربانی سیستەمێکە کە هی سیستەمەکەیە هی مامۆستاکانە باشە هی ئەو جیلەی پێش خۆیەتی کە هاتوون و نەیانزانیوە ئەم پەروەردە بکەن باشە ئەم پەروەردە بکەن لەبەرەوە مناڵ گەنجیشیتیایە قوتابیشیتیایە کە نایەوێت من چوون بۆ قوتابخانەیەکی عدادیە مامۆستایەکی بەڕێز داوەتی کردم لەوێ باشە هەتاکو بێدەنگمان کردن کە ژۆ بگرن باشە کاتێکی ویست لەبری نەیژۆ لێ بگرێ زەنی نەیژۆ لێ بگرێ بەس طبعا تاوای لێ هات من باشە من خۆم کە لە ڕەخمە زانی بە هەموو هێزمیان بە مێزەکە جۆ بگرن باشە ئەوەش هەیە بەڵام ئەمانە قوربانی سیستەمێکن لە ڕاستیە وەهی کۆمەڵە خەڵقانێکن کە لە پەروەردە نازان و بەڵام هەموو هەفتەیە کۆڕەگرن سەر پەروەردە ئەمە دیسان نەمان باتەوە ئەو خەتە عامەی کە کۆمەڵێک خاوەن شەهادەی دوایی بێ ئیش و دوایی بێ دروستکردنی فەزایەک بۆ کارکردنیان و خۆبینینەوەیان دروستکە و دووبارە بێ ئینتیمای دروست بێتەوە خۆی تاجەکاتەوە ئەم جۆرێکە لە ریسایکلین باشە زانی ریسایکلینی ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە خۆی تاجەکاتەوە دارێکی گەنیە هەمان شت و ئێمە لەو بینیانە لە پوشی دەم باچی نەزانی هیچمان نەکرد نەزانی هیچمان نەکرد نەماتوان هیچ بگۆڕین خۆجوینەوە خۆ دووبارەکردەوە نەماتوانی هیچ بینا بکەین نەماتوانی شتێ دروستکەین باشە نەماتوانی پرسیاری گەورە لەسەر وجودی خۆماندانێن مێژووماندانین بەبە هەر ئێستا خوێندنەوەی مێژوو بۆ ئێمە بیرکردنەوەیەکی ئینتقادی لە مێژوو یاساغا هەرکەس جۆ لە نابێت چونەوەی کە مرد مقدسە ئەمەش کێشەیەکی دیکەیە لە وڵاتی ئێمە دوجار ئێمە بەچی ناگەینە نیوە شەو ئەو کاتژمێرەمان ئەتوانین بەچی ئیسفادە لێ بکەین من طبعا لە ڕاستیە یەکێ لەو شتانە نەقدی ئایدۆلۆژیایە ئێمە پێویستمان بە ئایدۆلۆژیا نیە ئەمە یەک باشە ئەمە پێویستمان بە عقل ڕزگارکارەکەیە پێویستمان بە فەلسفەیە بەس هەموو کام فەلسفە ئەوەژەوە بێ بەرنامەی تری بۆ بکەین وەنەچێکم خەڵقێکی شێ بە ناوی فەلسفەوە نییە خەریکی کۆمەڵەشتە هیچ ڕەتێکی نە لە دوو لە نزیک بە فەلسفە نیە ئێمە پێویستمان بە بیرکردنەوەی ڕخنەیە باشە
تازەترین کتێبی من کە لەم ماوەیەتە دەرەوە لەسەر بیرکردنەوەی ڕخنەیە لەبەرچی هاوڕێ لەبەرەوەی بیرکردنەوەی ڕخنەیی لە دیدی منەوە باشە دەسەخاتە سەر برینەکان دەسەخات سەر برینەکان و ئەوەش چارەسەری کێشەکانی ئێماکات. بەڵێ بەڕێز دکتۆر دوجار ئێمە هێشتا ئەگەر هەرچەندە بە دوور جوملەوانە ڕەنگە تاوانە بێ بەڵام ئێمە ئەتوانین ئەمە باشیکەین چاچیکەین ئەزانی چۆنە هاوڕێم مەسلێکی ئینگلیزی هەیە when there is a way there is a will یعنی کاتێک کە there is a will there is a way بمبورە یعنی کاتێ ئیرادە هەبوو ڕێگاش هەیە باشە ئەگەر ئیرادە هەبێ باشە ڕێگاکەمانە دۆزینەوە لە ڕاستیە من عقل خۆی بە طبیعی کاکەزانە عقل گەشتبین نییە ڕەشبینە بۆ لەبەری پەنج خاتە سەر کێشەکان باشە ئەگەر عقلی ئێمە گەشە بکە و قودرەتی ئەم نەقدەی هەبێ باشە بالفعل چینە سەر شوێنێک ڕێچکەیەکە دۆزینەوە ئیرادەی شاراوەمان طبعاً من تەسەورەکەم باش نییە بەڵام ئەگەر تۆ باحیزەکان و بیرمەندەکانت باشە تووڕ هەڵیتە پەراوێزەوە و خەڵقانێک کە بیر ناکەنەوە بێنیتە سەری و بێ بۆ عاسمانی بەری هیچ بۆ ناکرێت. زۆر سپاس بۆ بەڕێز بیرمەند و توێژەری هزری فەلسەفە بەڕێز دکتۆر فاروق ڕەفیق سپاس بۆ دیدارە بە هیوای ئەوەی کە کات و زەمەنی تۆ ڕێگە بدە دیداری تر لە نزیک بکەین و باسی کۆمەڵێک پرسیتر بکەین لە پێناو نیشتیمان سازی. سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن مەلایەکتانەوە نەتیخوای گەورە من خواتان سپاس.